ئێمە وەک کاسبکارەکانی ناوبازار شەوانە ئیژەکەین لەوێ بەڕاستی کۆمەڵە خەڵکی تیا 250 کەسە بێ عالی لەسەرا داوا لە پەیوەندیارەکانەکەین تقریب مانگێک و 20 شەو 25 شەو ئیشمان نەکردووە هاوکاریەکمان بکەن بزانین بێنێ سەر کەسابەتی خۆمان بە پێی ڕێمایە تەندروستیەکان داوا لەلایەنی پەیوەندیارەکەین هاوکاریەکمان بکەن ئەگەیمەوەکو بە نسبەت کاسبکارەکانی ناوبازار بە شەو هاتوین داوا لە ئەندارەکانەکەین وەکو محافظ قایم قابێت تەندروستی هاتوین ئێمەژۆکۆ خەڵکەمان خەنەوە سەریش کاکە هەیە عایلی عەرەبانەیە 5-6 عایلی لەسەرە تێگەی من وەکو بە نسبەت خۆم خواوەشی 5,000 دینار لە گیرفامە یعنی کرێک چیم ساحەب و سێ مناڵم تێگەی لێ من هاتوین بەشکەم هاوکاریەکمان کرد ڕێنمای تەندروستیەکان چییە وەکو دەمامەکە دەستکێشە چی ئەڵێن مەسەچە من جێبەجێیەکەین بە هیوادارین بەندێکمانەوە بێن و بەشکم هەوڵێکمان بۆ بین پێنە سەر ئیش و کاری خۆمان